بینەرانی یازیزی ئەنارتی سڵاوتان لێبێت. ڕاگەیاندنی کوردی تا چەند بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵ وەرگرەکانی کردووە. لایەنی دەرونی وەرگەر تا چەند لە بەرچاو گیراوە لە ڕاگەیاندنی کوردیدا. ئاخۆ میدیای کوردی گرفتێکی هەیە بە ناوی دروستکردنی خەوشی دەرونی بۆ وەرگر. بەڕێزان لە چاوپێکەوتنی ئەم جارەدا قسە لەسەر کاریگەریە دەرونیەکانی ڕاگەیاندنی کوردی دەکەین لەسەر وەرگەر. بۆ قسەکردنیش لەسەر ئەم بابەتە میوانداری دکتۆر سابر بەکربۆکانیمان کردووە، سەرۆکی بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی و پسپۆری سایکۆلۆژیای ڕاگەیاندن. دکتۆر سابر زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ دکتۆر بۆ چوونە ناوباسەکە لەو پرسیارەوە دەست پێکەم لە ڕووی دەرونیەوە ئەرکی ڕاگەیاندن یاخود دەستگایەکی ڕاگەیاندن چییە لە بەرامبەر وەرگرەکانیدا؟ ڕاگەیاندن تەبان بە سەرجەم کەناڵەکانیەوە ئەمڕۆ ڕۆڵێکی زۆر گەورەتر لە هەموو کایەکانی تری کاریگەر لەسەر دەرونی مرۆڤ بەجێ دەێڵێ، مەبەست لە کایەکانی تر لە کەجاران بە پۆلێنە تەقلیدیەکە لە خێزان و لە خوێندنگا و لە هاوڕێیانی مناڵ و لە دامەزراوەکانی تری کۆمەلگا قساکرا. ئەمڕۆ ڕاگەیاندن دیارە من بە تەحدید بە وردی مەبەستم لە شاشەیە. ڕۆڵی زۆر گەورە زیاتر لە هەموو لایەنەکانی تر لەسەر دەرونی مرۆڤ بەجێڵێ هەر لە قۆناغی مناڵیەوە تا قۆناغە یەکبادۆیەکانی تر لە هەرزەکاری و لە گەورەی و لە پیرێتیشدا. ڕۆڵەکە ئەوەندە کاریگەرە کە تا ڕادەیەکی زۆر ئەگەر بڵێن پشتی شێر و زۆر زیاتریشی بەرکەوتووە بۆ کاریگەریدانان لەسەر دەرونی مرۆڤەکان اینجا بە ئەرێنی بێ یاخود بە نێرێنی بێ. بەڵێ دکتۆر، لە ڕووی دەرونیەوە میدیای کوردی مادەمەم کاریگەریە هەیە، میدیای کوردی تا چەند بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵ وەرگرەکانی کردووە؟ من میدیای کوردی وەک دیارە با بڵێن کە زیاتر لە تەلەڤیزۆنیش بەسمانە قسە بکەین، چونکە بەڕاستی کاریگەری تەلەڤیزۆن ئەمڕۆ وەکو ئاشکرایە لە کایەکانی تری ڕاگەیاندن لە کەناڵەکانی تری ڕاگەیاندن زیاترە. من بەش بە حاڵی خۆم ئەوەندەی پسپۆڕیەکەم ڕێگەم پێ بدا دەتوانم بڵێم وەرگری کوردی یا بینەری کوردی بەدەست ڕاگەیاندنی تەلەڤیزۆنی کوردیەوە لە کێشە و لە قەیرانێکی گەورەدایە کە ئەو لایەنە ئەرێنیەی کە ئومێدا لە تەلەڤیزۆنەکانەوە بڵێن دەرەنجام دەست بکەوێ ئەو لایەنە بەو بارەیان نەکەوتۆتەوە، بە بارێکی زۆر نێگەتیفا کەوتۆتەوە کە قەیرانەکە بەگشتی بۆتە هۆی تێکدانی زەوقی بینەر و تێکدانی هێمنی دەرونی بینەر کە بەڕاستی زۆر جار نازانێت تەماشای یان بە دوواداچوون بۆ چ کەناڵێ بکە، بۆیە ڕەنگە پەنابێتە بەر کەناڵی تر بە سەرچاوێتری دەستکەوتنی زانیاری یان دەستکەوتنی هەواڵ و یان کات بەسەربردن بەر هۆیەکی هۆیەکانی تری ڕاگەیاندن بێت. بەڵێ دکتۆر، لەسەر وەڵامەکەی خۆت زۆر جار دەوترێت بۆ نمونە تێکستێکی توند یان باسکردنی خۆکوشتنی گەنجێک نیشاندانی ژنێک لە پرسەیەکدا کە دەگری یاخود لە خۆی دەدات، هەموو ئەمانە چه کاریگەریەک جێدەهێڵن لەسەر بینەر؟ من پێم خۆش نییە لە ڕووی سیاسیەوە قسە بکەم، چونکە مێ لەکو پسپۆڕێکی خۆم قسە بکەم، بەڵام بەڕاستی کاریگەری سیاسی یان بایەقدان بە هەواڵ و بە ڕووداوی سیاسی و لەگەڵیش با بڵێن کۆمەڵایەتی سیاسی ئەوەندە کاریگەری بەجێ هێشتووە کە بەگشتی مرۆڤی کورد وەک ئەوەی زۆرینەی بێدەنگی مرۆڤی کورد دوور لەو کەسانی کە زیاتر بەکاری سیاسیەوە سەرقاڵن و ئامانجی تریان هەیە لە بەدواداچوون و لە تەماشاکردنی تەلەڤیزۆنە، مرۆڤی کورد لەژێر کاریگەری ئەو ڕۆژە سیاسیەدا دوو ڕاگەیاندنی کەوتۆتە بەردەم، ینی ناچارە کە لەگەڵ ئەو دوانایە مامەڵە بکە، یەکێکیان تا ڕادەیەکی زۆر گەشببین، ئەوی تریشیان تا ڕادەیەکی زیاتر ڕەشبین بە مەبەست بە پیشاندانی لایەنە نێگەتیفەکان و تونند و تیژی و ئاژاوە و کێشە و ڕووداوی جەرگبڕ و ڕووداوی دڵتەزێنی ڕێگاوبان و خۆکوشتن و کوشتن و تونند و تیژی. ئەوەی تریشیان بە پێچەوانەی ئەوە ئەو لایەنەی کە لای لێ ناکاتەوە ئەوەیە زیاتر لایەنی ئومێدێکی خەیاڵی، کۆشێکی خەیاڵی لە با بڵێن ئەگەر وەک نمونونەکە ئەو لایەنی بەتاڵی کاسەکە پیشان دەدا ڕاگەیاندنێکیان، ئەوەی تریشیان ئەوەی کە زیاتر بە ڕاگەیاندنی دەسەڵات ناسراوە لایەنە پڕی کاسەکە پیشان دەدا کە لەو بینەیە یعنی ئەگەر کەسێک زۆر بە وریایی و مامەڵە لەگەڵ دۆخەکەیانەکە نازانێت ینی بە چ لایەکە بڕوە لەم لاوە
دنیاە ئومێد لەو لاشەوە دنیایەک بێ ئومێدی ینی ئەمە ئەو کاریگەری دروست کردووە بن بەڕای من سەرگەردانیەکە لێرەوەیە بەشێک لە تەلەڤیزۆنەکان بەردەوام ڕووداوی جەرەک بڕ و توندوتیژ و ناخۆش پیشان دەدەن ڕەنگە ئومێدیشیان ئاواتی بڵێن ویستیان ئامانجیان لە پشت ئەو پیشاندانەوە ئەوە نەبێکە توندوتیژی بکەوێتەوە بەڵام تۆ لە دوجارە هەر ئەو بۆ دەمێنێتەوە ئامانجی سیاسی ئامانجی چاکسازی بنەبڕکردنی گەندەڵی ئەوە بەتانی کە زۆر قسەی لەسەرکرێت لەو جۆرت ڕاگەاندنەوە ڕەنگە ئامانجەکە زۆر ئیجابی بێ ویستراو بێ داواکاری خەڵک بێ بەڵام خەڵک لە هەموو داگیرسانی تەلەڤیزۆنەکە لە هەموو بەدواداچوون و سیرکردنێکە ئەو بابەتە هەموو سەرتاپای کاتەکانی تەماشاکردنی تەلەڤیزۆنی داپۆشیوە خەڵک بێزار بووە ئەوەندەی من ینی تێبگەم لە وەزاکە بێزار بووە بەدەست ئەو دوو جۆرە لە ڕاگەیاندنەوە لەولاوە ڕاستیەکان تا ڕادەیەکی زۆر بەو شێوەی کە لە واقعدا هەیە بەبوونبووی دادنێن بەڵێ دکتۆر کەواتە پرسیارەکە لێرداوەیە بۆ خۆی ینی حەدەس و ڕووداوەکانیشی دەستگاکانی ڕاگەیاندنەوەیە کە بیان گوێزێتەوە بەڵام ئەگەر ئەم حەدەسانە گرفتی دەرونی بۆ بینەر دروستەکە کەواتە دەبێ مامەڵەی دەستگاکانی ڕاگەیاندن یاخود کەسی ڕۆژنامە نووس کەسی ڕاگەیاندن کار چی بێت لەگەڵ ڕووداوەکانە بۆ ئەوەی مراعاتی یاخود ڕەچاوی ئەو لایانی دەرونی وەرگرەکانی بکە من ئەوە بە ئەرکێکی ڕاگەیاندن دەزانم کە ڕاستیەکان مەگوێزێتەوە خەڵکی لە هەواڵ و لە ڕووداوەکان بە ئاگا بێنێتەوە بەڵام ڕاستیەکان ڕووداوەکان هەموو ڕووداوی خۆش نییە وەک هەنێک کەناڵ دەیگوێزنەوە و هەمووش ڕووداوی ناخۆش نییە وەکو سەرتاپای 20 دقەیان نیو کاتژمێری نەشرەیەکی بڵێن هەواڵیدا دەپۆشێ یان ئەگەر تەماشا بکەی ڕەنگە بەشێک لە کەناڵەکان ڕەنگە پێویست نەکە من ناویەکان بڵێم خۆی دیارە خەڵکەمی دەزانێت کەناڵەکەی ئێوە کەناڵی ئەوەی کە زیاتر ئەوانەی تریشکە لەسەر بەمە کەناڵی معارەزە خۆیان ناوزەت کردو بەشێکی زۆری ڕووداوەکان کە دەیگوێزنەوە ئەو ڕووداوانەیە کە ئەو با بڵێن باری دەرونیە ئومێدێک نەهێڵێتەوە ینی نازانی ئایا ژیان بەو جۆرە بەو شێوەیە لەم هەرێمە ئێمەدا لەم شارانی کە ئێمە ئەدا دەژین بەو جۆرەیە کە هیچ پێکەنینێک نییە هیچ شاییەک نییە هیچ خۆشیەک نییە یان بەو جۆرەشە کە هیچ گریانێک نییە هەج ڕووداوێکی ناخۆش نییە هەمووی ئاوەدانی و پرۆژە و چاکسازی و بەرەو پێشبردننی کۆمەلگایە ئەو جیهانەیە کە لە هەنێ وڵاتی کەنداوە هەیە لە بینی ئەم دوانایە کێشەکە ئەوەی کە من مەبەستمە لە بینی ئەو دوانایە خەڵک هیچ شتێکی تر شک نابە یعنی تاکوتەرا کەناڵێک مەسەلە کەناڵی نالیا کەناڵێکە کە ئەویش لە چوارچێوە گشتەکەیانە ڕەنگە با بڵێن دەستەیەکی تەمەەن عمرێکی دیاری کرا و تەمەنێکی دیاری کرا متابعی و کەناڵە بکات چکە نە بۆ مناڵە ڕەنگە بۆ مناڵ نەبێ بەرەوە توێژینەوەی وردیەوێ بۆ هەرزەکان نەبێ بۆ گەنج نەبێ ینی جێی خواستی ئەوان نەبێ بەڵام ڕەنگە لە لایەکی ترەوە بینەرێکی زۆر جەماوەرێکی زۆری هەبێ بۆ وەرگرتنی ئەو ڕاستیانەی کە لە بینی ئەو دوو جۆرە کەناڵەیە تا ڕادەیەکی زۆر نادیارە و با بڵێن ون بووە ئەوە کێشەکەیە کە لە لای مەسەرەن تایبەت بە گەنج ئەوە نییە ئەو کەناڵە بەدی ناکەم کە خواست و ئاواتەکانی گەنج بەدی بێنێ گەنج بەو جۆرە لە بێئومێدی و ڕەژبینی دانیە وەکو ئەو کەناڵانە باسیەکانەوە بۆ جۆرەش لە خۆشی و خۆشگوزەرانی و ڕەفاهیەتانیە کە لە هەنێک کەناڵەوە بەدیەکەیت و هەموو ئاواتەکانی بەدی هاتبێ لەم ناوچەیە لەم دەڤەرەی ئێمەدا بەڵێ دکتۆر بۆ چوونێکەیە کە پێی وایە یاخود دەوترێت ڕۆماڵکردنی خۆکوشتنی گەنجێک یاخود توندوتیژی بەرامبەر بە ژنان ئەمە وا دەکات دەم حاڵەتە دووبارە بێتەوە واتە کەسی وەرگەر یاخود بینەر کە تۆ تەختی هەواڵێکی بۆکەی هەواڵی خۆکوشتنی گەنجێکی بۆکە یاخود توندوتیژی بەرامبەر بە ژنێک کراوە ئەمە واکات ئەو حاڵەتە دووبارە بێتەوە لە لای کەسی وەرگەر یاخود بینەر تا چەند ئەمە وایە ڕەنگە لە لای تەمەنی مناڵ پیشاندانی توندوتیژی هەنێک لە بۆچوونەکان ئەگەر بیکەین بە دوو بەشەوە نیوەیان یعنی یەک بەشیان لەو بۆ ئاراستەی جەنابەت بۆ ئاراستەی کە تۆ دەیڵێ پیشاندانی ئەو توندوتیژیانە ببێتە هۆی دووبارە بوونەوەی توندوتیژی بە تایبەتی لای هەرزەکار و لە خوارتەمەنی هەرزەکاریەوە بەڵام من ئەوە بە کێشەیەک نبینم ینی پیشاندانی خۆکوشتنی کەسێک یان کوشتنی کەسێک لەلایەن کەسی ترەوە ئەبێت چ پەیامێک بگەێنێ بە خەڵکی
ئایا ئەمە ئەو شتەیە ئەوەیە کە خەڵکی دەیەوێت لە کەناڵی تەلەڤیزۆنەوە واتە بۆ خۆی لە ئەساسدا هەڵەیە یان بۆ خۆی پەیامێک نییە ینی ئەرچێکی سەرەکی ڕاگەیاندن نییە چیم فێرەکە چ کاریگەریەکی ئەو خۆکوشنە هەیە لەسەر ڕەوشی وڵاتەکەم لەسەر باری ئابووری لەسەر باری پەروەردەیی خێزانەکانی کوردی و حتا ڕەنگە بۆ مەسلەی بۆ ڕووداوی هاتوچۆ من لەگەڵ ئەو ڕایەدام کە پیشاندانی کارەساتی هاتوچۆ بۆ دۆرەژەی کە ئێستاکە بە ڕێژەیەکی زۆر وەکو دیاردەی لێ هاتووە ببێتە هۆی مایەی ترساندن و سڵەمینەوەی خەڵکی لە تیژڕەوی و یان نەخاو ڕۆشتنی زۆر کە ئەو کێشانەی لێ بکەیتەوە ئەوش کە دەبینێ ڕووداوەکە بۆ جۆرە سیارەیە یان دوو سیارە بڵێن داویانە بەیەکا و کوژرا و بریناری لێکەوتێتەوە ئەمە تا ڕادەیەک بەڵام ژنێک لە ناوچەیەکە لە دەیەکە سوتاوە یاخنکاوە ئەمە دیاردەیەکی زۆر ئاساییە لە مێژووی مرۆڤایەتیەوە تا ئێستاکە کوشتن هەبووە هەرە ژمێنێ دیاردەی تەنانەت کێشەی کۆمەڵایەتی لە هەموو شوێنە کار هەبووە ینی شتێک نییە کە ئەگەر ئامانج ئەوە بێ بۆ بنەبڕکردنی بێ بنەبڕ نابێ بە پیشاندانی حاڵەتێک تەنانەت حتا ئەگەر دەست درێژی سێکسیش بێ بۆ سەر تەمەنێکە بە زاڵمانە بە زۆردارانە کرابێ نابێتە هۆی ئەوەی کە ئەو دیاردەیە بنەبڕکە خۆی کێشەکە لە پیشاندانەکەیەتی کە ئامانجێک ناپێشێ نازانم ینی دەبێت لە ڕووی ڕاگەاندنەوە چ سوودێک بگەینێ کێت شێژ وەرەگرێ لە پیشاندانی تون و تیژی بەڵام نمونەمان هەیە بۆ نمونە وەختێک حەدەسێکی لەو جۆرە ڕوەدات ئەوەی کە لە خانەقین لە ماوەی پێشودا ڕوویدا و کاردانەوەی لەکەوتەوە کاردانی ڕێکراوەکانی ژنانی لەکەوتەوانێ و دەنگۆیەکی زۆری دروست کرد ناچار نابێت دەستگاکانی ڕاگەاندن ناچار نابن کامەوەکو هەواڵێک بگوێزنەوە وەکو هەواڵێک دەگوێتیتەوە بەڵام پیشاندانی گرتە ڤیدۆیەکە یان من ئەوە پێش ئەوەی کە باسیش بکرێت بەڕاستی گردبوونەوەکە ئەوەندەی من ئاگام لێبێ گردبوونەوەی ڕێکخراوەکانی کۆمەلگای بەدەنی لەو شارە لە پێش ئەوە بوو کە لە کەناڵەکانەوە باز بکرێت ینی بەڕاستی من خۆ پیشاندانەکە یا کۆبوونەوەکەم لە پێش چەند شەوێک پێش ئەوەی کە ڕووداوەکە باز بکرێت گردبوونەوەکە وەکو خەبەری یەکەم باز کرا یان ڕەنگە من ئەوەندە ئاگام لێبێ بەڵام نازانم ینی ئەوە چارەسەری ئەو کێشەیەکە کە ینی بەڕای شێ لە دنیادا بە پیشاندان و باسکردنی دەستدرێژی سێکسی ینی دوای ئەوە دەستدرێژی سێکسی نامێنێ ئەمە پێویستێکی فشار ئامێزی مرۆڤە مەسلەی سێکزیانی ئەگەر ڕێگا مەشروعەکاندا بخرێ ڕێگای نامەشروع دای من پەنای بۆ دەبرێت لە مێژوی مرۆڤایەتیشدا دەیان کۆتوبەن لەسەر و پێویستی هەیە بۆیە هەتا مرۆڤ هەبێ هەتا ئاین هەبێ هەتا کۆمەلگا و دابونەریتەکانی هەبێ ئەو کێشانش کێشەی ئاسایین کە ڕوو دەدەم ناڵێم ئاساین و با دنیا وای لێبێت من مەبەستم لەوە نییە مەبەستم لەوە ئەو کێشانە بە شێوەیەکی سروشتی لە کۆمەلگای هەیە جا کۆمەلگاکە زۆر پێشکەوتوو بێ هەر هەیە یاخود زۆر دواکەوتو یان ئاسایی بێت کۆمەلگاکە ئەو کێشانە وەکو کێشەیەکی سروشتی تەماشاکرێت حاڵەتێکە بنەبڕ نابێت کۆتایی پێ نایە چۆن دزیکردن هەر هەیە کوشتن هەر هەیە لە هەموو کۆمەلگاکە لە پێشکەوتوترین کۆمەلگایە تا دواکەوتوترین ڕەنگە شێوازی کوشتن شێوازی تاوانەکە یا جۆری تاوانەکە جیاواز بێ لەکتێک لە کۆمەلگایەکانیە تا ئێستا کە تاوان تایدا ببێ بە سفر نەمێنێ ئاسایی تەماشاکرێت لە ڕووی حتا لە ڕووی زانستی تاوانناسیشەوە و تاوانانە ئاساییە بۆیە من ئەڵێم ینی پیشاندانی پێم وانە ئامانجێک بپێشێ ینی شتێک بە وەرگر کە بڵێ وڵا پێش ئەو پیشاندانە پێش ئەو بینینە من ناتەواویەک و زانستێکم نوقسانێکم هەبوون کەمیەک لە زانیاریمە هەبوو یا شتێکم نەدەزانی ئێستا دوای پیشاندانی ئەوە شتێک فێر بووم یان شتێک هاتە سەر معریفەتەکەم بەڵێ دکتۆر باسی ئەومان کرد کە ڕاگەاندن بە گشتی کاریگەری دەرونیەوە باسی چەند لایەنێکیمان کرد هەندێک جار ڕاگەاندن سوود لە کاریگەریە دەرونیەکانی وەردەگرێت بۆ مەسەلەن نەتەوایەتەکان بۆ نمونەوەی ئێستا لە سووریا ڕوودەدات بەبێ دەستپاراستن لە جۆر و شێوازی وێنەکان پیشانی جیهان دەدرێت و بۆ خۆمان قەزیەی هەڵەبجەمان هەیە کە نیشانی هەموو دنیا درێت لە پێناو بە جینۆساید ناسان دنیا تا چەند ئەم حاڵەتیان ڕەوایە ئێستا شۆڕشی گەلان شۆڕشی ناوچەکە شۆڕشی وڵاتانی عەرەبی ینی ئەوەندەی ڕاگەیاندن ڕۆڵی هەبووە لە گەشەکردنیدا لە جۆژدانیدا تەنانەت لە بەسەرکەوتن گەیاندنیشیدا نەهێزی چەکدار نەپژگیری هەرێمایەتی جیهانی ڕۆڵی نەبووە نکوڵی لەوە ناکرێت
بەڵام ئەو ئامانجەی کە لەوێ ڕاگەیاندن دەیبینێ لە وڵاتێکە کە دیکتاتۆریەتایە لە لووتکەدایە کە ژیانی سیاسی ژیانێکی با بڵێن ئەوەندە داخراوە ئۆپۆزیسیۆن بوونی نییە چەندەیەک لە مێژووی ئەو وڵاتانە یان هەموو دەرگاکان داخراوە لە ڕێگای ئەنتەرنێتەوە لە ڕێگای مۆبایلەوە ینی ئەو حتا کەرێسە شخصیەکانیش بۆ کاری ڕاگەاندن و بۆ پەیوەندی گشتی بۆ ڕاگەاندنی گشتی بەکاردێ نکوڵی لەوە ناکرێت کە ئێستا شۆڕشی گەلان شۆڕشی وڵاتان تەنانەت بە کوردیشەوە لە پارچەکانی تریشە ئەوەندەی بڵاوکردنەوەی با بڵین بڵاوکردنەوەی خۆپیشاندانێک بڵاوکردنەوەی گربوونەوەیەک دەربڕینی ناڕزاییەک لە بەردەمی سەفارەتی یا قونسڵخانەی وڵاتێکا ڕۆڵی هەیە ڕەنگە بەکارهێنانی چالاکی پێشمەرگانە چالاکی گەریلای پاک کە ئێستاکە و زەختترینیان ئەم لایەن ڕاستە ئەملایانە ئەوەی من زیاتر مەبەستم بوو ئەو وێنە توندانەیە کە نیشانە درێت بە تایبەت لە ئێستادا لە سایتەکانی ئینتەرنێت و بە تایبەتر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەندێک وێنە نیشانە درێت و دواتر کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم وێنانە دەگوازنەوانێت لەوەی کە لە خەڵکانی سووریا لە وڵاتیانی سووریا لە شۆڕژێڕەکان و چ لە کەسانی سەر بە حکوومەتی یاخود سوپای سووریا بریندار دەکرێن یاخود دەکوژرێن بە شێوازێکی ناجۆر کە ڕەنگە بای ئەوە نەبێت کە نیشانی بینەری بدەیت بەڵام دوجار لە پێناو مەسەلەکەیە لە پێناو قەزەکەی ئەمە نیشانی هەموو جیهان دەدرێت بینەر دەدرێت هێشتا ئەوەی کە لە تەلەڤیزۆنەکانەوە پیشان دەدرێت ئەوە نییە کە لە ئینتەرنێت و لە سایتەکانە هەیە ئەوەی سایتەکانی هێشتا بزەبێت بە تەواوەتی ئەوە نییە کە لە واقعی ئەو وڵاتەدا هەیە ئەمە ئامانجی جۆشدان و خرۆشاندنی خەڵکە بە تایبەتی خەڵکی وڵاتە بەهۆی ڕووداوێکەوە بەهۆی کوشتنی مناڵێکەوە بەهۆی با بڵێن لە کاتێکا کە کۆمەڵێک سەربازی سوپا کەسێکی کەمەندام یان کەسێکی خوارد تەمەن 18 ساڵ بە توندی سزادان بە پێلاقەلەی دەدەن ئەمە کاریگەری هەیە بەڵام ئەو کاریگەریە ئامانجێکی گەورەی لە پشتەوەیە ئامانجێکە کە هەوڵدانە بۆ ڕزگاربوون لە دیکتاتۆریە کەواتە لە پێناو ئەو ئامانجەیە ڕەوایەتی بە بڵاوکردنەوەی ئەو دیمە نادرێت بەس هێشتا ناگاتە ئەوەی کە لە خەڵک هەمووی لە سایتەکانەوە وەری ناگرێت خەڵکی ئەگەر باز ئێمە دیارە لەسەر لەناو چوارشەوەی هەرێمی خۆمانە لەناو چارچەوەی خەڵکی خۆمان ناقساکەین بە کوردی بۆ وڵاتی ئێمە هێشتا ئەوە بۆ جۆرە نییە یعنی خەڵکێکی زۆر تا ئێستا وەلو نیسبەتێکی ڕێژەیەکی وا دقیق لەبەر دەسانیە تا ئێستا خەڵک هەر لە ڕێگای تەلەڤیزۆنەکان وەزانیاری وەرەگرێ ئەوەی کە باز لە ئینتەرنێت و فەیسبوک و کەناڵە پەیوەندی برین کۆمەڵایەتیەکانەکرێت ئەوانە هێشتا بە ئەندازەی ئەوە نین کە لە ڕێگای تەلەڤیزۆنەوە خەڵک وەرەگرێ کوا خەڵکی نەخێنەوار کوا خەڵکی کاسبکار زۆری نەیەکی زۆری خەڵک هەر پەناباتە بەر تەلەڤیزۆن بۆیە من ئەوەی کە دەیبینم ئەوەی لە تەلەڤیزۆنە بشانەدرێ هێشتا کەمترە لەوەی کە لە سایتەکانەوە پەخش دەکرێت بەڵام بۆ ئێمە سوودێک ناگەێنێ خۆ ئەو لە ناوچەیەکی ترا ڕەنگە و ئامانجە بەدی بێنێ کەوتمان ئامانجێکی سیاسی یان ئامانجێکی نیشتیمانی هەبێ پیشاندانی ئەو توندوتی ژیانە بۆ جۆری کە زۆر جارێک بڕێیان تەنانەت جینۆسایدە و یان ئیبادی مرۆڤایەتیە وەک لە وڵاتانی وەکو سووریا و لە ئێمن و لەمانەیە ڕووەدا بەڵام میدیای ئەلکترۆنیش لە ئێستادا ینی خەڵکی ئێمە بەکارهێنەرێکی باشی هەیە پەنا دەباتە بەر سایتەکانی ئینتەرنێت یاخود وەکوتم تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە لە ئێستادا زۆر بەربڵاوە کەم کەسەیە کەسی کوردبوو و بەبێ جیاوازیانی لە ئاستەکانی تەمەنیشدا تەماشای ئەم میدیایە دەکرێت کە میدیای ئەلکترۆنیە لێرەوە دیسانەوە کاریگەری لەسەر بینەر یاخود تەماشاکەر ئەوەی کە ئەو هەواڵی پێدەگات و دیمەنەی پێدەگات دیسانەوە کاریگەری دەرونی دانانێت پێم وانە بەقەر بە هێندەی تەلەڤیزۆن ئەو پیشان ئەو تەماشاکردن و بە دوواداشوونە هەبێ خەڵکیش هەمووی کەس ئینتەرنێت دەکاتەوە بە دوای ئەو کوشت و کوشتارەیان ناگەڕێ ڕەنگە دەیان سەدان و هەزاران پەیج و ماڵپەڕ هەبێ کە بە دوایە بچوو هەریەکە بە ئامانجی خۆی هەریەکە بۆ ئەوەی کە دەیەوێ ئەتوانم ینی ڕاستە خۆ پەیوەندیەکی لەناو ڕاگەیاندنی گشتیایە ئەو شەرماز میدیایە بەڵام خەڵک خۆی و ئەو کەناڵی کە بە ئارەزوومەندی خۆی بە دوایدا دەچێت دەڕوات دەیگۆڕێ بە ئاسانیانی ژمارەی سایتەکان ژمارەی ماڵپەڕەکان ژمارەی پەیجەکان ئەوەندە زۆرە پەشی ناکەوێ ینی ناچار نییە و ڕەنگە زمانی تریش نەزانێ بەڕاستی بەڵام من بە زمانی کوردی جیلی
پێش ئێمە ڕەنگە گەورەکان یان ئەوانەی مناڵترن لە دوای ئێمە بەدووە با بڵێن جیلی تازە خۆت باش دەزانی کە زۆربەی زمانێکی تر نازانێ هەر زمانی کوردیە لە عمومەن بەشەوە خەڵک سەیری تەلەڤیزۆنەکانەکە ئەو کاتانەی کە پێوترێ کاتی زێڕین ئەو کاتانەیە کە ئەو بڵێن سیرکردنی تەلەڤیزۆن زیاتر لەو کاتانەیە ئەجنا من ئانی بە کورتی بڵێم خەڵک زیاتر بایەخ بە تەلەڤیزۆن دەدانێک بە سایتەکان کاریگەری تەلەڤیزۆنەکان زیاتر دەبینم لە پیشاندانی تونوتیژیە لەسەر باری دەرونی وەرگر وەک لە سایتەکان چونکە ناچار نیم من لە سایتە ئیلان سێری ئەو سایتە بکەم یان سێری ئەو ماڵپەڕە بکەم کە توندوتیژ و کوشتار و پارچەی لەشی مرۆڤ و ئەندامی لەشی مرۆڤ بە پارچەکراوی لە شارێک لە وڵاتێکی دەرو دراوسێدا بیبینم دەیگۆڕم سێری ناکەم چێژی لێوە ناگرم خەڵک بەڵام کە کردێ بە دیاردەیەکی گشتی لە تەلەڤیزۆن پیشاندا و کاتە خەڵک ڕێگایەکی تری نییە بەڵێ چەند ئەو کاتە زێڕینە ینی ئەوەی هەیە کە سوودی لێوەربژیرە بۆ پرۆپاگەندەکردن بۆ ئێمە بۆ تۆ گوتمەوە کێشەیە ئێمە نییە بەڵام ئەو کاتە زێرەنەی کە لە تەلەڤیزۆنەکان ئێمە بەداخەوە هەموو کاتەکان هەر ئەوە بوو کە لە بیدایەتە باسمان کرد ئەو کاتانەیە کە زیاتر بە هەواڵ پڕ دەکرێتەوە یعنی مەسەلەن لە حوتی ئێوارەوە کە خەڵک وای لێ هاتووە نەریتی خەڵکە ینی پێ دوایە لەو کاتە زێڕینەدا بینەر لە ئامادە باشیدایە بۆ وەرگرتن وای لێ هاتووە ینی خەڵک وای لێ هاتووە خەڵک هەمووی لە دوای خۆرئاوابوونەوە دەچێتە ماڵەوە یەکەم شت ڕەنگە کە ڕووی تێبکات تەلەڤیزۆنەکە بێ بیکاتەوە سەرەتا بە دوای بڵێن کەناڵە کوردیەکان ناگەڕێ خەڵک هەمووی ئەو کاتەی دیاریکراوی هەیە بۆی ئەو کاتە وەگەوەی کە لە ڕۆژە ماندوو دەبێت یان لە ڕۆژەمان دەبێت یا خەریکی دەوامە یا لە ڕووی دەرونیەوە ئامادەترە لەو کاتێتەوە لەو کاتانەیە ئەو ینی نەشرە سەرەکیەکانی کەناڵەکان بەگشتی لە دەوری بەری هەشت بۆ نۆدایە ینی هەموو کەناڵەکان لەو کاتانەیە نەشرەکانی خۆیان بڵاوکەن خەڵکەر ئەوە بەڵام ئەوەی من بەدی دەکەم مەرج نییە بەداخەوە کە توێژینەوەیکی ورد لە بەردەسانیە ئایا هەموو خەڵک هەموو چین و توێژەکانی خەڵک بە دوواداچوون بۆ هەواڵەکەن ئایا سەیری ئەو کەناڵە کوردیان ناکەن ئایا سەیری ئەو هەواڵاناکەن کە لەو کەناڵانەوە دەسەکەی بەڕاستی ئەو کاتێک کە ئەو جابەمان دەستکەوت لە ڕووی لە توێژینەوەیکی وردا ئەو کاتە دەتوانین دەقیقتر لەسەر مۆزۆخە بسەکەین چێ ئەڵێ کاریگەریە هەر هەیە ئەسڵەن خەڵک سێری ئەو هەواڵان ناکە ڕەنگە هەر گەورەکان ئەوانەی تەمەنیان لە چل و بەرەو ژوورەوەیە ئەوانەی کە چەندین ظروف و ڕۆژگاریان تێپەڕاندووە زیاتر بە خەمی ئەو هەواڵانەوە بن جیلی نوێ چێ دەڵێ سەیری تەلەڤیزۆن دەکات چێ دەڵێ بەڵێ دیاردەیەکی بەربڵاو هەیە لە ئێستادا ئەویش دۆبلاجکردنی فیلم و دراما بیانەکانە ئەمانە تا چەند کاریگەری دەرونی لەسەر بینەرەکانی وەرگرەکانی دادنێ بە تایبەت ئەوانە کە بڵێن لە کولتورێکی جیاوازەوە دۆبلاج کراون و بە بینەری کورد نیشانە درێت بە کورتی پێم بڵێ لێکەوتی بەریەکەوتنی ئەم کولتورانە چین من بۆ بڵێن زنجیرە دراما تەلەڤیزۆنی دۆبلاژکراوەکان کاریگەری ئەویش بەکەم وەرناگرن بەڕاستی ئەوەندەی کە پەخش بکرێت ڕەنگە لە ڕووی زمانەوە سوودی هەبێ بە تایبەتیش ئەگەر بڵێن بە وەرجێڕانێکی بە زمانی شیرینی کوردی کە زۆر وشەی لێوە فێر دەبین ئەمە سوود و کەڵکە توندوتیژیش لەو درامانەیە هەمان قسەی ڕاستە کە بۆ لە هەواڵە ڕوودەدا بەڵام من ئەوەندەی خۆم تێبگەملەوە بینەری دراماکان بە بینەری بەراورد لە بینەری هەواڵ من بە زیاتری دەبینم خەڵک زیاتر سەیری ئەوە ناکە لەبەر ئەوە ناکە ئەزانێکی تایە لەبەرەوەی کە نازانێکی تایە بەڕاستی بە دوواداچوون و ئەو گرەی کە لە ناو زنجیرەکە وای لەیەکە هەر ئەوەی بەشێک یا دوو بەشی بینی کاتی خۆی بۆ تەرخانەکە کاریگەری ئەو بە پێی جۆری دراماکە و بە پێی ئەو گرە یەکێتی ئەو بابەتی کە لە دراماکە لە سەری ڕوا پێم وا بێ کاریگەری ئەو هیچی کەمتر نیە لە کاریگەری هەواڵ ئەگەر زیاتر نەبێت بەڵێ دکتۆر لە دەستگاکانی ڕاگەیاندندا تا چەند گرنگی بە توێژەرانی دەرونی دراوە یاخود ڕاوێژیان پێکراوە بە کورتی سوپاس دەکەم وەڵام من بەدی ناکەم ڕاوێژکردن بە توێژەری دەرونی بە پسپۆڕی بواری دەرونی زیاتر بە یاسایی بە پسپۆڕی ڕامیاری بە ڕاوێژکارەکانی تر ئەمە لە لای خۆمان باسەکەم بەڵام ئەوە ئاگادار بە مەسەلەن لە کەناڵەکە عەرەبیەکانە توێژەری پسپۆڕی دەرونی بایەخی هەیە مختصی نەفسی هەیە کە
بۆ هەموو شتێک ڕاوێژی پێدەکرێت بەڵام لای خۆمان ڕاوێژ کاری تر هەیە لە هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنی خۆمانە بەڵام ڕاوێژکاری دەرونی تا ئێستا من بەدیم نەکردووە ئەوە جیایە ببوورە ئەوە جیایە کە کەسێک دێت چەند لە بواری دەرونیە بەرنامەی هەیە یان قسە دەکات بەڵام وەکو ئەوەی کە ئەو بەرنامانەی ئەو بابەتانەی کە پەخەشەکرێت لەو شاشەیەوە ڕێی پسپۆڕێک یان شارەزایەکی بواری دەرونی کۆمەڵایەتی لەسەر بێ من بەدیم نەکردووە دەرونی هەیە لە کاتی خوێندنی ڕاگەیاندن لە زانکۆ مەبەستم چۆن تا چەند یاخود گرنگی بە لایەنی دەرونی دەدرێت ئێمە لە زانکۆ لە پەیمانگاشە مادەی دەروونزانی کۆمەڵایەتی یا دەروونزانی ڕاگەیاندن دەخوێنرێت ئەمە تەنها ئەو لایەنەیە کە هەموو پەیامێکی ڕاگەیاندن لە دوجارە ئاراستەی مرۆڤ دەکرێت بۆ ناسینی مرۆڤ بۆ زانینی پێویستەکانی مرۆڤ بۆ زانینی هەڵچوونەکانی مرۆڤ بۆ شوناسی مرۆڤ وەکو بوونەوەرێک وەکو جۆرێک لە بوونەوەرێک بۆ ئەوە دەخوێنێت بەڵام ئەو مودەی کە دەخوێنێت لە ساڵێک یا لە کۆرسێکدا ئەو زانیاریە بۆ ئاستەنیە کە هەرچی لەبارەی مرۆڤەوە هەیە وەکو وەرگر مرۆڤ وەکو وەرگێر مرۆڤ وەکو مرۆڤ ئەمایان دوو چەمکیلێک جیاوازن ئێمە لە بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی و هەروەها لە پەیمانگاش سایکۆلۆژیا ڕاگەیاندنمان هەیە کۆمەڵێک ئەوەندەی فریاب بکەوی لەو دەوامەیە کە چەندین بڵێن پش و دەوام نەکردن و ئیمتیحانات و ئەو شتانێتیایە کاتێکی زۆر کەمەمێنێتەوە ڕەنگە 20 جار هیچ مامۆسایەک لە زانکۆکانی کوردستانە 20 جار خوێندکارەکانی نەبێنیان 20 جار فریاو ناکەوی تۆ مرۆڤی وەکو مرۆڤ پێ ناسێنی اینجا مرۆڤ وەکو وەرگر وەکو ڕەگەزێک لە ڕەگەزەکانی کۆمونیکیشن و گەیاندن ئەو مافەی نادرێت بە دەروونناسی لە بەشی ڕاگەیاندن. بەڵێ دکتۆر سابر بەکربۆکانی سەرۆکی بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی و پسپۆر لە سایکۆلۆژیای ڕاگەیاندن زۆر سپاس بۆ سەرکەوتنتان. ئازیزان یەنارتی تا چاوپێکەوتنیکی دیکە هەر شاد و ئاسوودە بن کاتێکی خۆش.